بەرپرسیارێکی ئەمریکی ئاشکرا کرد و ئەمریکا تودەمەکە دەست نیشانکریش بۆی بەخشانە هێزن خۆش سووریە دیار نەکریە و توپلان ژ بۆی ئاسانکردنا چوونە هێزن عەربی بۆ سووریە دەدەمان هادا دە استراتیژیەتە ئەمریکا دەنینن. مالپەرا سپۆتنیک یانوچیان لەسەر زارێ بەرپرسیارێکی پلە بلندێ وەزارەتە دەرێ ئەمریکا ڕاگەاند ئەمریکا ناخوازێ بۆ دەمەکە درێژ دە سووریەدا بمینێ و تودەمەکی دەست نیشانکریژیش بۆی بەخشانە هێزن خوا ژە سووریێ دەست نیشان نەکریە. وی بەرپرسیارێ پلە بلندێ وەزارەتە دەرێ ئەمریکا بەریک و مایک پۆمپیۆ وەزیرێ دەرێ ئەمریکا دەست بە گەشتەکەی بۆ چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتە ناوین بکەی ڕاگەهاند کو مەبەستژێ بریارە دۆناڵد ترامپ ئەوە کو ئەمریکا دەدەمە نهادە کارێ پلانان ژ بۆی بەخشانە هێزن ئەمریکا ژە سووریێ دابڕێژێ نەک بەخشان. بەریا چەند ڕۆژان ئاڵاوێن ڕاگەهاندنیان عەربی ڕاگەهاندن و ئەمریکا داخواز ژە عێراقی کردیە و ئارتێشە عێراقی دەرباسی ناوەخاکە سووریێ ببێ دەمەکوێزن ئەمریکی ژە سووریێ ڤەکشن هەرگرێدای ببێ بابەتێ ڤەژە دەرەکی بەرپرسیار ژە ئەمریکا گوت و ڕێبەبەریا دۆناڵد ترامپ بژاردەیە دەرباسبوونە هێزن عەربیش بۆی سووریە گوتوبێژ دەکێ و ژە بۆی وێ چەندێ ئیدارەیە ترامپ دەدەمان نەهادا هەوڵە ڕازیکردنە سعودیە دەدێ و ژێدەرن تایبەت ژێ CNN ڕە ئاشکەرەکردن و ئەنجومەنە نەتەویە ئەمریکا بژاردەیە ڕازیکردنە سعودیە لە پێشیە تەوایە بژاردەیان دانیە و دەخوازێ سعودیە بشاندنە هێزن لەشکەری بۆ سووریە و دووبارە ئاباکردنە سووریە ڕازی بکێ.